سڵاو بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم کەمی باران و نەبارینی ڕێژەی پێویستی باران لەم ساڵدا وای کردووە کە کاریگەری زۆر لە سەربەربوومی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا دروستکات. من پێش بەرنامەکە لەگەڵ بەڕێوەبەری کشتتوکاڵی گەرمان قسم کرد و ئاماژەی بۆ کرد کە لە ئێستادا 160,000 دۆنم زەوی چەندرا و بە بەربوومی دانێوڵە لە ئیداری گەرمان لە ژێر هەڕەشەی مەترسی لە ناوچووندان. ئەو ئاماژەی بۆ کرد کە بەپێی ئەو ئاماژە پێدراوانی کە لە گۆڕانی کەشوهوا ڕوویداوە پێدەچێت بۆ ساڵانی داهاتوویش ئیدارەی گەرمان و سنووری گەرمان بەتایبەت لە ڕووی کشتتوکاڵیەوە باش نەبێت. هەر هەموو ئەمانەوەی کرد کە وەزیری کشتتوکاڵ بە ئامادەبوونی چەندین کەسی بەرپرس لە وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەرە گشتەکان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کۆبوونەوە بۆ تاوتێکردنی میکانیزمێکی گونجاو بۆ ئەوەی لایانی کەم ڕوبەڕووی ئەو ساوارانە ببنەوە کە ڕوبەڕووی جوتیاران و دانەوێڵی هەرێمی کوردستان بۆتەوە. من بە دیاریکراوی لەسەر کۆبوونەوەکە دەوەستم کە لە کۆبوونەوەکەدا باسی چی کراوە، ئایا هیچ بڕیار و ڕاستپاردەیەکی ڕوون دراکە لە داهاتوودا کاری لەسەر بکرێت و وا بکات کە لایانی کەم مەترسیەکانی وشکە ساڵی لەسەر شانی جوتیار کەم کاتەوە. لەگەڵ هەموو ئەمانە دەمەوێت هەر لەسەر بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی کە ئەوان بۆ خۆیان پلانیان چیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو حاڵەتێک کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە. هەموو ئەمانە دەکەمەتەوە و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک ڕزگار حەمەقەدیر جێگری بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی وەردەگرم. کاک ڕزگار سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان و کاتی جەنابتان باش. زۆر سپاس. ئەگەر پێشێتمە سەر جۆرەکانی وشکە ساڵی دەمێ بە شێوەیەکی گشتی باز لە دۆخی بەربوومی دانیوڵە بکەیت لە هەرێمی کوردستان. دۆخەکە لە ئاستێکدایە بە شێوەیەکە ینی بکاتە ئەوەی کە فعلەن مەترسی لەسەر لە ناوچوون و فەوتانی بەربوومی دانیوڵە لەم ساڵدا هەیە. سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵی و ئەم ساڵ بەهۆی بادرەکانی وشکە ساڵی یاخود کاریگەریەکانی کەمی باران لە زۆرێک لە ناوچەکان بە تایبەتی ناوچەی گەرمیان و هەروەها بەشێک لە ناوچەکانی پارێزگای سلێمانی ئەتوانم بڵێم لە ناوچەی دوکان و دەرمەنی خان و عربەت و بەکرەجۆ بادرەکانی وشکە ساڵی یاخود بادرەکانی گەاندنی زەرەر و زیان بەدانەوێڵە دەرکەوتووە کە بەهۆی ئەوەی کە ئەو بارانەی کە لەم دوادواییە باریوە بارانی کەم باریوە و دیارە بارانی پێویست بۆ بەربوومی دانەوێڵە لە مانگی 11 دەست پێ ئەکات. ئەوەی کە تۆ زووتر گەنمی چاندووە یاخود زووتر دەستی کردو بە داچاندنی گەنم لە بەشێک لە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی تا ئاستێک دەتوانین بڵێن گەنم باشە بەڵام لە ژێر هەڕەشەی مەترسی بێبارانیە ئەویش و پێویست بە بارانێکی تر ئەکا لە زۆرێک لە ناوچەکان کەوا ببارێت بۆەوەی کە بتوانێت گەنم لەم کاتەیە کاتی کە دەنکردن و کاتی کە پێگەیشتنیەتی بتوانێت لەم کاتەیە خۆراکی کامل بۆ ناو گوڵە گەنمەکان بچێت وە گەنم بە کاملی پێ بکات. بەڵام لەگەڵ ئەوە شاتوانم بڵێم سەرتاسەری هەرێمی کوردستان لە ژێر مەترسی کەمی ئاوی و لە ژێر مەترسی کەمی بارانە دانەوێڵەش لە ژێر مەترسیایە. یعنی ئەم کەم بارانە وای نەکردووە کە ئاست و بڕی ینی دانیوڵە لە ڕووی جۆرەکەیەوە جۆرێک لە جۆرەکانی عنی بۆ نمونە لە ئاستی پێویستانە بێت. ئێمە توانین بڵێن یەکەمیان بێگومان کاریگەری لەسەر کەمی دانەوێڵە ئەبێ و لەسەر نوعێتی دانەوێڵەژە بێت چکە بەشێکی زۆر لە دانەوێڵە لەم کاتی ئێستا پێ ناگات جگە لەوە زەرەر و زیان بەهۆی مێرووی سن و کولەوە بەهۆی ئەوەی کە کەش و هەوا گۆڕاوە و زاوزەی سن پێشکەوتووە و مێرووی زیان بەخشی سندا بەزیوە ئەمیش بۆ خۆی کاریگەری خۆی کردوتە سەر دانەوێڵە و کاریگەری خستۆتە سەر کێڵگەی جوتیاران بەڕاستی. بۆیە بە گشتیە توانم بڵێم کەرتی کشتتوکاڵ و لە ژێر هەڕەشەی بێبارانیایە و بێژگەلەوە ئاژەڵاریش بە هەمان شێوە و کۆی گشتی ناوچەیەک بۆ ناوچەیەکی کە جیاوازی هەیە. ڕێگەوە پرسیارە کاک ڕزگار بۆ نمونە ئەوەی کە لە حەوزەی سلێمانیدا هەیە وەکو بەربوومی کشتتوکاڵی یعنی بەم حاڵی ئێستا و ئەگەر بارانی دیکە ئەگەر نەبارێت دەکاتە قۆناغی درێنە بێگومان دەگاتە قۆناغی درێنە بەڵام پاڵەتی باش نابێت و کەمێت و بڕشتی گەنمەکە باش نابێت کە تۆ ئێمە دامان ناوە لە زۆربەی زۆری ناوچەکانمان بڕشتی دۆنمێک لە 600 کیلۆ کەمتر نەبێت بەڵام بێگومان لەو کاتی کە باران کەم بێت و یاخو بارانێکی تر نەبارێت من تەسەورەکەم بڕشتی لە زۆر لە 600 کیلۆ کەمتر بێت لە ناوچەکان. ئەو ئاماژە پێدراوانەی کە ئێستا ڕوو دەدات دەتوانین بڵێن کە هەرێمی کوردستان پێیناوەتە قۆناغی وشکە ساڵیەوە. ئێمە ئەگەر دیقەت دەین لە جۆرەکانی وشکە ساڵی سیرکەین وشکە ساڵی کرێ بە سێ جۆرە وشکە ساڵی مەناخیمان هەیە کە پەیوەندی بە باران و پەیوەندی بە کەمی بارانەوە هەیە وشکە ساڵی کشتتوکاڵیمان هەیە کە پەیوەندی بە کەمی ڕتوبەوە هەیە لە زەویە کە و زەوی وشکە بێتەوە و وشکە ساڵی تۆ هایدرۆجۆلۆجیمان هەیە ئەم وشکە ساڵی پەیوەندی بە ئاوی ژێرزەویەوە هەیە. ئێمە هەر سێ دۆخەکە کە سیرکەین لە هەرێمی کوردستانە دیاردەکانی دەرکەوتووە هەم کەمی باران
بە زۆری لە ناوچەکانە ئێمە گەر بەراوردی کەمە 5 ساڵی ڕابردوو ئەم ساڵێک لەسەر 4 بارانی 5 ساڵی ڕابردوو باریەوە بەڕاستی لە ناوچەکانی ئێمەیە وەگەر سەیری ڕێژەی بارانبارین کەین لەسەر باز لە جۆری وشکە ساڵی مەناخی بکەین لە ناوچەکانی گەرمیانە کە لە خەتی 36 ئیستیوائیە تەمەشاکەی لە 150 تا 300 ملیم پێویستی بباران هەیە ناوچە پێدەشتەکان پێویستی بە 300 بۆ 600 ملیم بارانبارین هەیە لە ناوچە شاخاویەکان پێویستی بە 600 ملیم بۆ 1000 ملیم هەیە بە کۆی گشتی کە سیرکەین ئێمە ئەم ڕێژانە لە هیچ شوێنێک نەباریوە تەنها لە چەند ناوچەیەک نێ بە سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی لە ناوچەکانی پێنجوێن بەرزنجە شارباژێر کە ئەتوانین بڵێن باشێکی باش بارانباری و نزیکیش بیتوێنی ژەبینەوە کە توانین بڵێن بە هەمان شێوە بە بارانباری و نزیک بۆ تۆ لە 400 ملیم بەڵام ئەمە بۆ خۆی لە خۆیە بەهۆی تەوزیعی بارانەکە و خەمی خراپی بارانەکە لەو ناوچانەژە کاریگەری خراپی هەبێ لەسەر دانەوێڵە یاخود لەگەڵەوە شاو ناوچانە ناوچەی دانەوێڵە نییە ناوچەی پێدەشتی دانەوێڵە نییە ناوچەکانی تر بە گشتی لە 300 بۆ 350 ملیم بارانباریوە بە کۆی گشتی لە گەرمیانە نەچۆتە 150 ملیم بارانباریم ئەمە بۆ خۆی کارەساتە ئەمە لە تەصنیفی وشکە ساڵی ئەکا ئێمە باسی یەکەین لە وشکە ساڵی مەناخی کە دی لەسەر وشکە ساڵی زەوی بە حکمی ئەوەی کە پلەکانی گەرمان بە زووترین کات بەرز بووە و لەگەڵەوەش ڕتوبە کەم بووە لە زەویە زەوی بە هەموو شێوەیەک تەمەشاکەی ڕتوبەی تیانەماوە تاوەکو بتوانێت خۆراکی دەستکەوێت ئەو ڕۆکانی کە لە زەویەکانە هەیە و لەگەڵ ئەوەشا بە حکمی ئەوەی کەوا ئێمە ئەتوانین بڵین بە پێی ستاندارد هەرێمی کوردستان نەچۆتە ئەوەی کە ڕێژەی سەوزایی لە ڕێژێ لە ئاستێکا کە احتفاظ بە ڕتوبە بۆ نمونە ئەوەی کە ئێستا ڕوودەدات بە تایبەتی ئەوەی کە لە وشکە ساڵی مەناخی کە بە ڕێز ئاماژەت پێکرد وەکو شارەزایە ئەمە تەنها بابەتەکان نەبارینی بارانە وای کردووە یاخود بە جۆرە لە جۆرەکان دەستی مرۆڤیدا بۆ نەپاراستنی سەوزایی و تێکدانی ژینگەی هەرێمی کوردستان یعنی دەکات ئەوەی کە بڵێن کەمبوونی ڕێژەی سەوزایی بۆ خۆی هۆکارێکی دیکەیە بۆ ئەوەی کە ئەم ڕەتوبەتە بەژێر خاکداکەم کات ئێمە گەرزانستیانە باز لە کەمی ئاو و گرفتی ئاو بکەین ئێمە ومان بابیر نەچێ خاوەن ئەزمموی 2 دەی ڕابردووین لە بوونی ئەوشکە ساڵیە لە ساڵی 1990 بۆ 2001 لە ساڵی 2008 و 2009 ئەم 2 دەی ڕابردوو ئێمە نەمانتوانی لە 2 دەی ڕابردوو ئەزمون وەربگرین تاوە بتوانین بەر لە وشکە ساڵی بگرین گۆڕانە گەردونیەکان لە هەموو جیهانە پێمانەڵێن کە بیئە گۆڕاوە بە حکمی ئەوەی کە مرۆڤ ئەم هەموو کارگە و ئەم هەموو جۆرە پیشەسازیە گەرمەی کە دروست بووە لەسەر زەوی وای کردو احتیباسی حراری دروست بووە احتیباسی حراری و هەروەها طبقەی ئۆزۆن و کرانەوەی طبقەی ئۆزۆن و بەرزبوونەوەی پلەی گەرما و توانەوەی شاخە بەفرینەکان و کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکان ئەمە عالەمیەن ئێستا ڕێکخراوی نێودەوڵەتی ژینگەیی کار لەسەر ئەمە ئاکات کە ئێمە 10 ساڵ جارێک خۆرهەڵاتی ناوەڕاستیش بە هەمان شێوە تووشی و ئەزمەی بێبارانی ئەبینەوە بەڵام ئێمە ئەمانتوانی لە 2 دەی ڕابردوو سوود لەوە وەربگرین یەکەم پێش هەموو شتێک ئەمانتوانی ڕێژەی سەوزایی بگەینە ئاستێک کە بتوانرێ احتیباسی ئاو یاخۆ ڕتوبەی ئاو لە زەوی بێنێتەوە 2 ئەمانتوانی ئاوی ژێرزەوی بپارێزین لانی کەم ئەم هەموو بیرە تەجاوزە لێ نەدرابایە کە ئەبووە بە سەرچاوەیەکی ئاوی گرنگ خۆ زۆرێک لە ناوچەکان لە دنیادا هەیە بەرانی نییە بەڵام لە بێ سوودی لە سەرچاوە ئاویەکانی وەرگرتووە لە لایەکی ترەوە ئێمە بەداخەوە بەهۆی قەیرانەکان و بەهۆی کێشەی شەڕی داعش و بڕینی بودجەی هەرێم لە ڕێگەی حکومەتی عێراقیە و پلانەکان بوو بە پلانی و ئاراستەکان بوو بە ئاراستی ئەوەی کە چۆن بتوانین موچە دابین بکرێت ئەمە هۆکارێک لە هۆکارەکان بوو تەنها نەبوونی پلانێکی زانستی تۆکمە بۆ ئیدارەداری ئاو لە هەرێمی کوردستان یاخود بەشێکی پەیوەندی بە توانای بەشەری مرۆیی ئێمەوە هەبوو بۆ ئەوەی کە ئەوانەی کە تەمسیلی وەزارەتی کوشتەکاڵ و لەقەکانی کوشتەکاڵیان کردووە کە نەیانتوانێت بۆ نمونە ئەزمونێکی باشە نەبێ بۆ ئیدارەدانی وشکە ساڵی کە ئێستا دووبارە بۆتەوە نەخێر پێویستی بە پلانەوە هەبوو چکە ئێمە خاوەنی خەڵکانێکی بە ئەزمموین لە ناو وەزارەتەکان و لە ناو وەزارەتی کشتوکاڵ من حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە لێرەوە یەکەم ئێمە ناکرێت وا بە ئاسانی سەیری ئاوکەین ئاو سامانێکی نەتەوەیی گرینگە لە وڵاتی ئێمەیە ئێمە وڵاتێکی مهددین لە ئاوا لەبەر ئەوەی سەرچاو ئاویەکانمان چ زەی گەورە بێت چ زەی بچووک بێ لە وڵاتانی دەرودراوسێەوە لە دیژلە و فراتەوە لە وڵاتانی دەرودراوسێەوە زەی سیروان و زەی بچووک لە ئێرانەوە زەی خاپور و زەی گەورە لە وڵاتانی تورکیاوە دێتە ناو ئەم وڵاتەوە بۆیە ئەمە کاری ئەبێ ئەبوایە ئێمە زۆر بە حەکیمانەتر تا مامەڵە لەگەڵ بەسەلی ئاو بکەین یاسای ئاومان نەبوو یاسای پاراستنی سامانی ئاومان نەبووە پێشەمە شتێ دەرکردبایە 2
ئەبێ لەسەر ئاستی استراتیژ و سیادی لە عێراقا تەعامل لەگەڵ ئاو بکرێت لەگەڵ هەرێمە کە چۆن حمایی ئاو بکرێت لەم هەرێمەی ئێمە دروستکردنی بەنداوەکان ئێمە ئاگامان لێ لە چەندین لە سۆشیال میدیا و لە ڕێگای چەندی کەناڵی ترەوە لە چەند ساڵی ڕابردوو دروستکردنی بەنداوی جیهان لە تورکیا بەنداوی دارین لە ئێران دروستکردنی چەندین بەنداوی گەورە لەسەر ئەم سەرچاوە ئاویانە کە خۆی بۆ خۆی تەحکومەکە بە سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستانەوە ئەمانەمان نەزانی ئەمانە بۆیە ئەمە پێویستی بە استراتیژێک هەیە کە چۆن لە بابەتی نەوتە یاخود لە بابەتەکانی ترە زۆر بە جدیانە قسەی لەسەر دەکرێت ئەبێ ئاویش بە هەمان شێوە بووە لە ساڵانی ڕابردووە ئێمە چەندین پلانمان هەبوو لە وزارەتی کشت و کاڵ کە بەنداوی گەورە زیاد لە 11 بەنداوی گەورە دروست بکرێت لەم هەرێمەیە لە ڕۆی یاسایەکەوەی کە پەیوەندی بە قانونی حیمایی ئەوەیە لە جیهاندا ڕێگە بۆ دەدات ئێمە وەکو هەرێمێک بتوانانی بەنداو دروستکەین ئێمە ئەبێت لەسەر ئاستی عێراق داخڵ ببین و ئەبێ لەسەر ئاستی سیادی ئیش قسە لەسەر مەسەلەی ئاو بکەین و ئەبێ لەسەر ئاستی دیبلۆماسیش لەگەڵ وڵاتانی دەرودراوسەیە ڕێککەوین لەسەر ئەوەی کە ئەم خۆی یاسایەکێ لە هەموو دنیا یاسای ئاوە دراوسێیەکانە ئاوی دراوسێ ئەم ئاوی دراوسەیە ئەبێ لەسەر ئاستی نەتەوە یەکگرتووەکان مافی مرۆڤ لەسەر ئاستی وڵاتانی دنیا لەسەر ئاستی نەتەوە یەکگرتووەکان مامەڵی لەگەڵا ئەکرێت ناکرێت تۆ ئاوی من ببڕیت و ناکرێت بە سەرچاوی ئاوەکەی لای منە هی تۆ ببڕم ئەمەیان پێویستە سیستەمە و یاسادانراوە لە عالەمە ئێمە دایان کۆنفرانسمان کردو دایان وەرکشۆپمان کردو کارمان لەسەر قسەمان لەسەر ئەوە بووە کە ئەبێ پێش هەموو شتێ ئێمە کاتێک کە ئەبینین لە ساڵی 2009 تاوەکو ساڵی 2021 بارانمان باشە ئەبوایە بودجەیەکی تەواریئی تایبەتمان بە ئاو هەبوایە بۆ دروستکردین چەندین حوزی کۆنکریتی چەندین بەنداو چەندین حوزی تورابی چەندین سەرچاوی ئاو ڕێگرتن لە ئاوی تەجاوز ڕێگرتن لە بەکارهێنانی ئاو بەم شێوەیە کە بە هەموو شێوەیەک بە شێوەیەکی زۆر دەستدرێژی ئەکرێتە سەر ئاو لە وڵاتی ئێمە تۆ گە بڕۆی لە گەڕەکانە سیرکە ئاو ئەو تەنها بە کوشت و کاڵ نیە ئاو بۆ پیشەسازیە ئاو بۆ مرۆڤە ئاو بۆ شارەوانیە تەمەشاکەی ئەم وشیارە گشتیەکەی کە پێویستە ئاو پێویستە ئەزانی چۆنە وشیار هەموو تاکێک لە دنیا بە یاسا ڕێگەخرێ هەموو تاکێک لە دنیا بە باج ڕێگەخرێ هەموو تاکێک لە دنیا بە زەڕیبە ڕێگەخرێ هەموو تاکێک لە دنیا بە عقوبە ڕێگەخرێ مرۆڤ و هەموو تاکەکانی تر حەزەکە هەموو شتێک فراهەم بێ بۆی بەوەی کە خۆی خواستیتی بەڵام ئەبێ ڕێگەخرێت چۆن ڕێگەخرێت لە ئاستی ئاو بەکارهێنانا بە تایبەتی ئەبێت تۆ سەعاتی ئاو لەسەر بیرەکان هەبێ بۆی کە هەموو ئاودانێک کە بۆ کشت و کاڵە چەندێک ئاو ئەڕوات دی ئەبێ سیستەمی ئاودێری بەکاربێنێت لە جاتی سیستەمی جۆگەلە ئەبێ سیستەمی بە ئیدارەدانی قەترە بەکاربێنێت لە ینی دەبێتی ئەمانی بکردای خۆ بۆ وەلانی ئێمە بەشێکیمان کردووە تەنها ئەم بابەتە پەیوەندی بە کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوە یاخود نەخێ لەمەدا بۆ نمونە وەزارەتی شارەوانیە پلاندانانە باقی ئەو دامەزراوانەیە کە لایەنی کوردستان مختصن بە بواری ئاودێری دەبێتی ئەمەی بکردایە بەشە هەرە بەشە گەورەکەی کە پەیوەندی بە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوەوە هەیە وەزارەتی کشت و کاڵ بەداخەوە بەهۆی قەیرانەکانەوە نەیتوانی و بە پێویست دامی ئەم سەکتەرە بکات ئەگینا خۆی لە سەرەتاوە باسی ئەوە کرا کە زۆربەی زۆری ئەو بەنداوانەی کە تەواو نەکراون 88 بەنداو بۆ لە هەرێمی کوردستان تەواو بکرێت لە بەنداوی بچووک و مامناوان دروستکردنی 11 بەنداوی گەورە و هەر نێژین لەگەڵ شارەوانەکان و لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان بەتیشمان هاناوە بۆ ئەمە کاکەرتی تایبەت مرتەمالیەن پرۆسە هەیە بۆی زیاد لە 300,000 نەمام لەوێ ئەنێژدێت لە گۆیژە ئەمە و چەندین جۆر هەنگاوی ترمان ناوە کە 100,000 نەمامان چاندووە بەڵام بەداخەوە بە دیوەکەی تریشە تەمەشاکەی جۆرێک لە بەرڵایی هەبووە لە لێدانی بیر بە نایاسایی و دروستکردنی ئەملا بەبێ ئەوەی کە بە سیستەمی عمرانیا بڕوا بەبێ بە پلان بڕوات ئەمە خۆی بۆ خۆی و کارەسات دروست دەکات لەگەڵ ئەوەشا قەیرانی دارایی و دەستگرتنی ئێمە وای کردو کە نەمانتوانی و بە پێویست ئەو بەندرایە جێبەجێ بکرێت خاڵێکی تر ئەوەی کە زۆر مهمە ئەوە بۆ وشیاری تاک بووە لە چۆنێتی بەکارهێنانی ئاو ئێمەگەر بە ستاندار سیرکەین هەموو مەڕێک 5 لیتر ئاوی ئەوێ هەموو ڕەشە وڵاخی 25 لیتر ئاوی ئەوێ کە بە سنەتی بێ هەموو مرۆڤێکی 200 لیتر ئاوی ئەوێت ئەمە بە تحدید دیاری کراوە بێژگە لە ئاو بۆ پیشەسازی و ئەمانە ئەبێ ئەمانە ڕقم بکرێت تحدید بکرێت بۆی کە کەس لەوە زیاتر بەکار نەوێت لەوە زیاتر بێ پارە باکە بەکارکردنی و یاسای کە لە پەرلەمانە بۆ دەست بەگرتن بە ئاو هەروە چارەسەرکردنی بە فیرۆدانی ئاو و ڕێخستنی و دابشکردنی ئاو دەتوانێت بۆ نمونە ئەم گرفت و کێشانەی کە لە بواری
ئەو هەمانە چارەسەرکات. ئێمە بە هیوان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە یاسای پاراستنی سامانی ئەو ئەگەر خوێنەوەکانی تری بۆ بکرێت بۆ ئەگەر ڕاوسەرنجێکە بێت لەسەری چاک بکرێت لە ناو مادە قانونیەکانی ناو ئەم یاسایە و تا زووە چارەسەری بۆ بکرێت بۆیە ئەم کێشەیەکی زۆر خەتەرە. ئەمە جگەلەوەی کە کاریگەری لەسەر کەرتی کشت و کاڵ هەیە جگەلەوەی کاریگەری لەسەر بەروبوو دانەوێڵە هەیە کە ئەمە بۆ خۆی ئەتوانین بڵین استراتیجێکی گەورەیە کە ئێمە هەر خۆشبەختانە هەر لە 12 مانگە هەر لە نەورۆزە جەنابی وەزیر هاتوتە سەرخەت و پلانی لە بەڕێوەبەرایەتی گشتەکانی پارێزگاکان داوا کردووە چ لە بواری خزمەت گوزاری کشت و کاڵی بێت چ لە بواری دانەوێڵە بێت چ لە بواری گەنم بێت چ لە بواری سەوزە و میوە بێت چ لە بواری ئاودان و ئاودێریەوە بێت لە دروستکردن و چاکردنی بەنداوەکانەوە بێت لە چۆنێتی چارەسەری گرفتی ئاوی ژێرزەویەوە بێت و هەروەها سوودوەرگرتن لەسەر چاوە ئاویەکان بە دروستکردنی ئەحوازڵ ئەنهۆر هەیە بە عەرەبی پێوتری ئەحواز ئەنهۆر دروستکردنی بەنداوەکان بۆەوەی کە بەراویکەین ئەو زەویانێکەوە لە دەم زەی بچووک و لە دەم زەی سیروان و کە لێرەوە تەمەشاکە ئاوێکی زۆرە ڕواتە ئاگاتە حەمرین و لێەوە بۆ عوزێم و بۆ خوار و ناوەڕاستی عێراق کە هیچ سوودێکی لێ نەبینداوە تاکو ئێستا ئەمە هەمووی لە 12 مانگە بوو بە پلان بوو بە دراسە و هەموو ئاراکان کۆکرایەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەشدار بوون چەندی کەسی پسپۆرە بەشدار بوو لە زانکۆکان کە دراسی واقعی گۆڕانکاریە بیئەکان کرا دراسەی چارەسەری گرفتی وشکە ساڵی چۆن بکەین لە ئیستادا بودجەیەک دیاری بکرێت پێش هەموو شتێ بۆی کە ئەم بودجەیە بتوانرێ فریای حاڵەتی تەواری کەوین پێی فریای حاڵەتی تەواری چیە یەکەمیان ئاژەڵ پێویستی حاڵی یەکەم پێش هەموو شتێ داوای بودجەیەکی تەواری بکرێت و زائیدەن داوای لیژنێکی باڵا بکرێت لەسەر ئاستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و هەموو پارێزگاکان بۆ ڕوبەڕووبوونەوە بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی چکە مەترسی وشکە ساڵی چی وای کەمترین لە مەترسی کۆرۆنا ئەم برسێتی بڵاوەکاتەوە قات و قڕی بڵاوەکاتەوە کێشەی نەمانی کە بەرهەمەکانی ناوخۆت دروستەکە کە ئەمە بۆ خۆی کاریگەری ساڵانی داهاتوێ چەندین ساڵی بۆ چەندی ساڵی داهاتوشەیە ئەمە داوامان کردو کە بودجەیەکی تایبەت دیاری بکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی بۆ یەکەم کڕینی ئەو مبیداتانەی کە پێویستە بۆ کۆنتترۆلکردنی ئافەی کشت و کاڵی بە تایبەتی لەم کاتەیە کە ئێستا لە وشکە ساڵیا دروستە بێ خۆشبەختانە جنابی وەزیر بە ڕەزامەندیدا لەسەر 99 ملیۆن دینار بۆ کڕینی کۆنتترۆلی سن کە ئێستا لە جێبەجێکردنە لەم ڕۆژانە جێبەجێ کرێت سنووری پارێزگای سلێمانی دوو بۆ کڕینی علەف بۆی ئەو پێویستیانەی کە هەیە بۆ ئاژەڵ چکە زۆربی لە خاوەن ئاژەڵەکانم ساڵ لەوەڕی دەست ناکەوێت کەواتە بەتاڵانی ئەفرۆشی ئاژەڵەکەی کەوەکە پێویستەکە دەعم بکرێ بەڕاستی ئەم کەرتە وەوا بکرێت بەشێک لە جۆ لە هاوردە بکرێت یاخود ئەو جوۆی کە پێویستەکە بڵێ کاگرزگار بۆ نمونە ئەم 92 ملیۆن دیناری کە تەرخان کراوە لە سەدا چەندی ڕێژەی وشکە ساڵی کەم دەکاتەوە ئەتوانم بڵێم ئەمە ئەو شوێنانێکەوە گەرمی تیا بەرهەم هاتووە و لە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی نەک سنووری گەرمیان لە ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەتوانین بە فریای ئەوە بکەوین کە بڕشتی گەنم کەمکەی بڕشتی ئەو زەرەرەی کە سن ئەیدا بۆ کەمکردنەوەی بڕشتی کەنم ئەمە کەمکەینەوە لانی کەم بتوانین ئەو کێڵگانە بپارێزین لەو دەردەی کە ئێستا بجگە لە وشکە ساڵی بەهۆی سنی شەو تووشیە بێت ئەمە نقطەیەک نقطەی دووەم ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی ئاژەڵداری و هەیە پەیوەندی بە مەترسیێکی تر هەیە کە تۆ تەماشاکەی ئێمە لە زۆرێک لە ناوچەکان احتیمالی زۆری هەیە ئەمساڵ هەنگوینمان تووشی کە هەند تووشی کێشە بێ بە حکمیەوەی کە لە وەرکە ببێتەوە لە ناوچەکانیانە و لەگەڵەوەشا پورە زوو ئەدات ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئاژەڵ فرۆشتن و دابەزی نرخەکان کێشەیەکی گەورەیە لەبەرەوەی بۆ ساڵێکی تر یا 2 ساڵی تر خاوەن ئاژەڵ بەو نرخە ناتوانێت بیکڕێتەوە کێشەیەکی تر ئەوەیە کە کۆچی عکسی دروستە بێت لە زۆرێک لە ناوچەکان کە ئاوی تیان نامێنێ خەڵکێکی زۆر ڕووە کاتە ناوچەیەکی تر کێشەی کۆمەڵاتی تیا دروستە بێت لەبەرەوەی ئەو ناوچانێک کە ئاوی هەیە خەڵکێکی زۆر گەرمیان و کوێستانەکایە لە ناوچێک و بۆ ناوچێکی تر بۆ ئاو بۆ لە وەردێ بۆیە کۆی گشتی ئەمانە من ئەتوانم بڵێم بە تەنها وەزارەتی کشت و کاڵ نییە وەزارەتی کشت و کاڵ ئێستا ئیش لەسەر بەندا و سەرچاوە ئاویەکان و ئەوەی کە سەر عەرز هەیە هەوڵ بین ئێمە لە سەرچاوە ئاویەکان سوودی لێ ببینین و بە سیستماتیکی بکەین وا بین هەوڵ بدەین کە ئەم ئاوە دەستی پێوە بگرین بەڵام ئەوەی تری کە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ بە یاسای تەجاوزاتی ژمارە 3 ساڵی 2010 ڕێگریکردن لە بیری تەجاوز هەیە و ئەو بیرانەی کە ئێستا هەیە ئەبێ معاملەی چۆن لەگەڵا بکرێت ئەمە بۆ خۆی پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ وەزارەتەکانی ترەوە وەزارەت شارەوانی بەشێکی گەورەیە لە پرۆسەکە ڕابردوو لە هەولێر بە ئامادەبوونی وەزیر و کۆمەڵێک لە پسپۆڕانی بواری کشت و کاڵ و ئامادەبوونی بەڕێوەبەری کشت و کاڵی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کۆبوونەوە کرا کۆبوونەوەکە بەوردی تەمان باسی وشکە ساڵی کراوە هەموو ئەوانەی کە تیا باس کرا هەموو ئەوانەی تیا باس کرا ڕاستپاردێک دراکە لە سود و قازانجی کشت و کاڵ و جوتیار بێت بێگومان منۆک عەرزی جەنابتم کرد لەو کۆبوونەوەی 12 چوارە کە کۆبوونەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری وزارەت بووە ئەم بڕیارانە درا یەکەم هەموو پێشنیازەکان باشە کە لەلایەن ئیدارەکانەوە لە
بەڕێوەبەرایەتی گشتەکانی پارێزگاکان پسپۆڕەکان شارەزاکان کە کۆکراوەتەوە لە بوارەکانی معالەجەکردنی کێشەی ئاژەڵداری معالەجەکردنی کێشەی دانەوێڵە معالەجەکردنی چۆنیەتی سوودوەرگتن لە دروستکردنی لەسەر چاوە ئاویەکانی کە ئیستا هەیە و ئاوی هەیە چۆنیەتی دروستکردنی بەندا و چۆنیەتی دروستکردنی ئەحواز ئەنهۆر چۆنیەتی دروستکردنی ئەحوازی کۆنکریتی و ئەحوازی تورابی و مامەڵەکردن لەگەڵ ئاوە ئەمانە هەموویەکرێ بە پێشنیازێک و ئەبرێتە ئەنجومنی وەزیران لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە ئەبرێ بە بڕیار بۆ ئەوەی کە چارەسەر بکرێ خاڵێکی تر لەوە حاڵەتی تەواوی و بودجەی تەواوی داواکراوە حاڵەتی تر ئەوە بوو کە بە زووترین کات 99 ملیۆن سەرفکرا بۆ کۆنتڕۆڵی ئافەی سن حاڵەتێکی تر ئەوە بوو کە بتوانین ئێمە لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ کەرتی تایبەت کار لەسەر ئەوە بکەین کە گرفتی کەمی دانەوێڵە و گرفتی کەمی جۆ بۆ ئاژەڵ و گرفتی بە ئەو بەروبوومانی کە دێتە پێشمان لە داهاتوە کەمە بێتەوە هەوڵ بین لە ڕێگەی کەرتی تایبەت و چارەسەری زمانی دانرا بۆ نمونە لە ماوەی ئەوەندەدا دەبێت ئەم بڕیار و ڕاستپالانەی کە کشتتوکاڵ بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەرزی دەکاتەوە جێبەجێ بکرێت و دەمەی هەر بەڕوونی پێم بڵێت بەدەمەواتنی حکوومەت بۆ ئەم بابەتە ئێستا چۆنە ئێمە ئەمە چاوەڕێی کۆبوونی ئەنجومەنی وەزیران نەکرێت کاوەکو ئەم بڕیار ئەم ڕاستپاردان و پێشنیازانە بێتە ئەنجومەنی وەزیران و خۆشبەختانە ئێستا لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵا هەیە بناوی لیژنەی باڵای پەرپێدانی کەرتی کشتتوکاڵی ئەم لیژنەیە پێویستەکە کە لە لایەنە پەیوەنددارەکانی وەزارەتی بازرگانی دەستەوە بەرهێنان و وەزارەتی پلاندانان وەزارەتی کشتتوکاڵ و وزارەتەکانی تایبەتمەندی تێدایە ئەکرێت لەوێ ئەمە بخرێتە ئەم بۆزوعەوە ئەمە بکرێت بە بابەتی کۆبوونی ئەنجومەنی وەزیران و بڕیار لەسەر خاڵە جەوهەریەکانی ئیدارەدانی ئاو و بەندا و سەرچاوەکانی ئاو بدرێ و خاڵی تریشی بۆ ئیزافە بکرێت پەیوەندی زوو بە عێراقەوە بکرێت پەیوەندی زوو بە یوئێنەوە بکرێت پەیوەندی زوو بە وڵاتانی دەرودراوسەوە بکرێت عیلاقە دیبلۆماسیەکان بەکاربێنین لەسەرەوەی کە چۆن بتوانین ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بێگومان لەبەرەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و بزات یوئێن و بزات NGOەکان و لەگەڵەوەشە ئەبێ لەگەڵ حکوومەتی عێراق بچینە سەرخەت بۆی لانی کەم بتوانین بەشێک لەم کە گرفتە چکە ئەمە گرفتە زۆربەی زۆری عێراقی گرتوتەوە وڵاتانی دەرودراوسێشی گرتوتەوە بۆی بتوانین کاریگەریەکانی لەسەر ناوچەکە کەم بکەینەوە بە تایبەتی کاریگەری ئابوووریەکان و کاریگەریە نەرێنیەکانی کە لە داهاتوە ڕوو لە کەرتی کشتتوکاڵ و ئاو و ئاوی خواردنەوەی مرۆڤەکان ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئەو بەرنامەی کە حکوومەت لا کابینی نوێم داهەیەی بۆ بابەتی ئەوەی کە کشتتوکاڵکە بە سەرچاوێکی سەرکی لە پاڵ داهاتەکانیدا یعنی گرفت بۆ ئەمە دروست دەکات ئەگەر بێت و ئەم دۆخە کە ئێستا بووکو بابەتی وشکە ساڵی ڕوبەڕووی کشتتوکاڵ و بەرهەمی ئاژەڵداری بۆتەوە ئەم حاڵەتانە پیاکاتی خۆیان چارەسەر نەکرێت ئێمە ئەگەر خۆی وەزارەتی کشتتوکاڵ بەخەمە مۆزوعەوەی و جەنابی وەزیر بەخەمە مۆزوعەوەیە و لەگەڵەوەشە ئەم کار ساتەی ئەم گرفتی کە ئێستا ڕوویاوە ناوێترێ ئێمەرجنسی کەیس ئەم ئێمەرجی کەیسە کە دروست بووە ئێستا ئەبێ بە وەزارەت و ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکان بە زووترین کات کاری لەسەر بکەن و چارەسەری بکەن بەڵام لەگەڵەوەشان ئێمە ناکرێ واز لە پلانی پێشکەوتنی کەرتی کشتتوکاڵ و واز لە پلانی بێتە گرفت بۆ ئەو پلانێکی ڕاتانگەیاندووە بێگومان گرفتی خۆی دروستەکە و کاریگەری خۆی دروستە بێت لەسەر بەرهەم و لەسەر زیادەی بەرهەم چکە ئێمە لە زۆرێک لە کاتەکان باسی ئەومان کردو لە بەشێ لە زۆرینەی بەرهەمەکانمان گەشتونێتی اکتفای ذاتی بە تایبەتی لە دانەوێڵە بە تایبەتی لە پەتاتە بە تایبەتی لە میوە وەرزیەکان بە تایبەتی لە گۆشتی بریشێک لە هەنگوین لەو بەرهەمانی کە باسمان کردو بەپێی ستانداردی جیهانی تاکی ئێمە گەشتوتەوەی کە اکتفای ذاتی خۆی لەو بەرهەمانە دەست پێوە بگرێ ئێستا ئێمە لە ڕابردووە هەناردەی دەرەوەمانە کرد بەشێ لە بەرهەمەکانمان بەڵام لەگەڵ ئەوەشە ئەتوانین بڵین پلانەکە ئەتوانێت بەردەوام ببێت بەوەی کەوە ئیدارەی ئاوی ژێرزەوی و ئیدارەی ئەوانە بە سوودی کەرتی کشتتوکاڵ ببینینەوە جارێکی تر بۆیە بە مەرجنیە تەنها باران بەڵام ئەتوانێت ئیدارەی ئەوانە خۆی بەخۆی کەرتی کشتتوکاڵ ئەوەیشی خزمەت بم قەزەیە دەکات بابەتی پێداچوونەوە بۆ بە سیستمی ئاودێری لە وڵاتە بە تایبەتی ئەوەی کە پێدەوتێ دڵۆپاندن ئەمە ڕەنگە بەشێک لە ئاوی بەفی ڕۆچوو بگەڕێنێتەوە بۆ سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم ینی ئەمە نەبووە بە بابەت و مناقەشەیەک لە وەزارەتی کشتتوکاڵ بێگومان بەڕێوەبەراتی ئاوی سەرزەوی و بەڕێوەبەراتی ئاوی ژێرزەوی هەردوو بەڕێوەبەراتێکە بەشدار بوو لە کۆبوونەوەکانە و ئەمانە پلانی ئەوانیش پلانی خۆیان پێبوو لە بابەتی چارەسەری گرفتی وشکە ساڵی و کەم ئاوی من ئەوەتان پێ بڵێم کە لێرەوە زۆرێک لە وڵاتەکان هەیە بە درێژایی ساڵ وشکە ساڵیە گەر بچیتە وڵاتێکی ئوسترالیا وڵاتێکە کە وڵاتێکە زۆربەی ساڵ تووشی کێشەی وشکە ساڵی و سووتان و گەرم بەبێ بەڵام وڵاتێکە کە گەورەترین مصدری دنیاە لە گەرم و گۆشتە ئەکرێ ئێمە سوود لە ئاو ببینی سوود لە ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی ببینی و ڕەوڕەوەی پلانەکەشمان نەوەستێ بە پیشەسازیکردنی کەرتی کشتتوکاڵ و دەستی و مستەسمر بێنینە کەرتەکەەوە و زائد
ئایدەن ئێمە یەکێ لە پلانەکەشمان ئەوە بووە کە بتوانین لەگە سنتەرەکانی توێژینەوەی کشت و کاڵی و لەگە زانکۆکانە ئەسنافی مقاوم ئەو ئەسنفانەی کەوا لێرە بە دواوە مقاومە کە مقاومەی بێئاوی ئەکا مقاومەی گرفتی گەرما ئەکات بتوانین جارێکی کە دایچێنی لە ناوچەکانمان ئەسنافی زۆر هەیە و ئەو ئەسنافانە دراسی لەسەر دەکرێت لە توێژینەوەکانەوە بە پێ و دراسان ناتوانین ئەم ئەسنافانە لە گەنم بێ ئەسنافی سەوزە بێ ئەسنافی میوە ببینی لە ناوچەکەمان لە ڕێگەی سەتەرەکانی توێژینەوەی کاتی خەریکی ئەوە بێ لە مقابلێکدا باسی چاندنی گەلمەشامی دەکات کە هانی جوتیاران دەدات کە ئەم بەرومە بچن یعنی لە ڕۆی کوشتکاڵیەوە سوودی ئەم بەرهەمە چی ینی بۆ ئەوەندە بەخەم چاندنی ئەم بەرهەمەوەیە خۆی وەزارەتی کشت و کاڵ و بزات جەنابی وەزیر هەر لە سەرەتاوە کاری لەسەر جنگە سەرەکیەکانی بە بازارکردنی کەرتی کشت و کاڵ کردووە و لەگەڵ دابینکردنی ئەو دانەوێڵە یاخود ئەو مادە سەرەکی خۆراکی سەرەکیانەی کە پێویستە بۆ تاکو بۆ مرۆڤ و بەشێکی زۆری لە دەرەوە هاوردە ئەکرێت یەکێ لە خاڵەکانەوە بوو کە خۆشببختی 2020 گرێبەستێکی لەگەڵ دوو کۆمپانیای گەورەیە هەرێمی ئیمزا کرد واژۆ کرد تایبەت بە بازارکردنی گەنمی خەشن و گەنمی ناعام گەنمی بەرەمێنانی ئارد و گەنمی بەرەمێنانی ساوەر و بەروبوومەکانی تری و هەر ئەم ساڵیش خۆشببختانە کار کراوە لەسەر ئەوەی کە بەرهەمی دووەم مەحسوڵی دووەم بریتە لە مەحسوڵی گەنمەشامی کە هەم ئیستێلاکی مرۆییە هەم ئیستێلاکی ئاژەڵیە کە بەشێکی زۆری لە دەرەوە هاوردە ئەکرێت بۆ ئەوەی کە پاڵپشتی جوتیاران و پاڵپشتی کەرتی تایبەت بکرێت بزات کەرتی تایبەت بۆی کارکە لەگەڵ جوتیارانە بۆی کە بەرهەمی گەنمەشامی بەرهەمیان و کارگەی گەورەی وشکردنەوەی گەنمەشامی و خزنی گەنمەشامی دروست بکرێت لە هەرێمی کوردستانە هەموو ئەمانە من وەکو باسم کرد پەیوەندی بەوە هەیە کە ئێمە لەگەڵ پلانەکە بەردەوامە بین بۆ وەزارەتی کشت و کاڵ و جەنابی وەزیری کشت و کاڵ یەکێکە لە وەزارەتانەی کە بیر لەوە ئەکاتەوە یەک کار لەسەر بە بازارکردنی ئەو بەرهەمانە بکا کە لە هەرێمی کوردستانە گەشتێکی فایزاتی پرۆژەی بە بازارکردنی گەرمی جوتیاران ببوورە دەتوانێت گرفتی وەرگرتنی گەرمی جوتیاران چارەسەر بکات بێگومان لەبەرەوەی لەسەرتاوە گرفتەکە ئەوە بوو کە حکوومەتی عێراقی بەداخەوە کاریگەری خراپی لەسەر وەرگرتنەوەی گەنم لە سایلۆکانە هەبوو هەم لەکردنەوەی سایلۆکان لە بەدرەنگەوە هەم وەرگرتنەوەی گەنم بە ڕێژەیەکی کەم لە ڕێژەی 13 و 14 لە سەدای بەرهەمی گەنمی وەرەگرتەوە بۆ نمونە پار لە دۆنمێکان 90 کیلۆی وەرگرتەوە کە من ئەڵێم لە 700 کیلۆیا بووین ئێمە لە دۆنمێکی بڕشتی گەنممان کەمکردنەوەی وەرگرتنەوەی گەنم دواکەوتنی پارەی جوتیاران لەلایەن بەغداوە لە ڕێگەی وەزارەتی بازرگانیەوە و هەروەها ڕزگار هەمان نرخی حکوومەتی عێراقی دەبێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان بە پێی جۆر و بڕی گەنمەکە پەیوەندی بە جۆر و بڕی گەرمەکەەوە ئەوەی کە هەوڵمان ناوە ئەمساڵ کاری لەسەر بکرێەوە بێ لەگەڵ کەمی گەنمیشە ئەمساڵ وا بکرێت کە بەهبی دراسەیەک جوتیاران سوودمەند بێت لەوەی کە گەرمەکانیان بەتاڵان نەفرۆشن و لانی کەم بتوانن بەشێک لەو پرۆسەیە لەو خود ئەم گرێبەستەی کە کراوە جێبەجێ بکرێ بە تایبەتی بۆ وەرگرتنەوەی گەنم لە گەرمی ناوخۆ و بەرەمێنانی ئاردی ناوخۆ کە ئەمە بۆ خۆی بێتە سەرمایەکی گەورە بۆ هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە ئەومان بیر نەچێت کە نرخ و پەیوەندیەکانی لەسەر ئاستی عێراق وەستاوە چاوەڕی نرخەکەی کە لە عێراقەوە دەربچێ بزانین نرخی گەنم بە چەند وەرەگیرێتەوە ئەمساڵ و پلەکان بە چەند پلەبەندی ئەکرێ ئەو کاتە وەزارەتی کشت و کاڵ لەگە هەردوو کۆمپانیا کاری لەسەر خێوشکە ساڵی کاریگەری هەبێت لەسەر زیادەی نرخی گەنم بۆ ئەمساڵ بێگومان دەگاتە چەندی وەکو پێش وەکو ئاماژە و ناتوانم لە ئێستا لەبەرەوەی بە فەرمی دەرنەچووە بەڵام من تەسەورەکەم بەڵێ نرخی گەنم بەرزە بێتەوە باشە ئەوەی کە سەبارەت بە مەنزومە عامەکەی کشت و کاڵەوەی لە هەرێمی کوردستان ئێوە بەدەر لەوەی کە باسێکرد لەم بەرنامەیە پلانی دیکەتان چی وەکو بە ڕێبەرایەتی کشت و کاڵی سلێمانی بۆ ئەوەی لانی کەم دۆخی کشت و کاڵ لەم ئاستەیەکی ئێستا هەیە بهێڵێتەوە لەمە زیاتر زیان نکات ئێمە ئەوەی کە لامانە چوار خاڵی زۆر استراتیجی ئیشی لەسەرەکەیت خاڵی یەکەم کارکردنە بۆ ڕاکێشانی دەستی وە بەرهێنەر بۆ کەرتی کشت و کاڵ بە تایبەتی بۆی کە کەرتی کشت و کاڵ لە کەرتێکی بچووکەوە دەریکەین بەرە و کەرتێکی مامناوەند و گەورەی ببین و هەوڵ بین کە بە جوغرافی ناوچەکانمان وە بەرهێنانی تیا بکەین بەڕاستی بە تایبەتی ئێمە ناوچەکانمان تەوزیع کردووە لەسەر زۆنی بەرهێنانی گەنم و پەتاتە و سەوزە و میوە و خانووی پلاستیکی و ئاژەڵ و ئەمانە تەوزیعی جوغرافیمان کرد و خاڵێکی تری ئەوەیە کە کارمان کردووە لەسەر هێنانی تەکنەلۆژیای نوێ بۆ کەرتی کشت و کاڵ بۆ کەمکردنەوەی هەموو ئەو ئاستەنگانەی کە بەهۆی ئەو کەرتە کلاسیکیەوە کە دروستە بێت چ لە چاندن بێت چ لە کێڵان بێت چ لە هێنانی تەرزی نوێ بێ بۆ بەرهمێنان ئەمانە هەمووی تەکنەلۆژیای نوێ و وە کۆنتترۆلکردنی ئافی کشت و کاڵی و سەیتەڕەکردن بەسەر حدودەکانی ژۆشتێکی زۆر مهمە بۆ کۆنتترۆلکردنی هاتنی هاوردەی بەروبوومی کشت و کاڵی کە ئێمە کارێکی جدیمان لەسەر کەرنتینەکانی سنوورەکان کردووە و خاڵێکی ترکە ئەتوانم بڵێم استراتیجە ئەویش لەگەڵ کەرنتینەکانە دامەزرانی تاقیگای
زۆر پێشکەوتوو بۆ ئەوەی کە بتوانین پشکنینی بەرهەمی ناوخۆی بکەین کە ئۆریجینال بێ سێرتیفیکەیتی بۆ بکەین بۆ هەموو ئەمانەی کە باست کرد یعنی لە ماوەی چەندێکدا بۆ ئەم کابینەی حکوومەتی هەرێم دەتوانین دەگەینە ئاستێک کە بابەتی کشت و کاڵ دەبێتە سەرچاوێکی سەرەکی داهاتی حکوومەت لەپاڵ کردەکانی دیکەدا یعنی بەپێی ئەم پلانەی کە داتان ناوە هاوڵاتی چاوەڕێی ئەم نەتیجەیە بکات ئێمە ئەگەر بە دیقەتەوە دیقەت لە کەرتی کشت و کاڵ بێت خۆی ئەبوایە لە زۆرێک لە ڕابردووە ئێمە باسمان لەوە کرد بە کە کەرتی کشت و کاڵ بکەین بە پرایۆریتی ئەلف پرایۆریتی ئەی لە ناو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمە هەموو وەزارەتەکان ئەهمیەتی خۆی هەیە لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمە بەڵام کشت و کاڵ ئەتوانین ئەگەر بێت و بە حەکیمانە مامەڵی لەگەڵا بکەین بە زانستیانە بە شێوەیەکی تەکنۆلۆژیای نوێ و دەستی کار و دەستی وەبەرهێنەر بێنی نەم کردەوە و دامی بانقی بۆ ئەم کەرتە بکەین و لە هەموو دنیا وایە کەرتی کشت و کاڵ پێویستی بە دوو خاڵی زۆر گرنگ هەیە یەکیان دامی بانقی دووەم ڕسێرچ و بحوسە بۆی کە ئینتاجی ناقاوی ئینتاجی بەرهەمی زانستی تازە بداتێ هەموو ئەمانە ئەگەر ئێمە بیکەین نتوانین بڵین کەرتی کشت و کاڵ بە تەنها کشت و کاڵ نییە ئاژەڵداری کشت و کاڵە ماسیە پەلەوەرە دارستانە سیاحی کشت و کاڵیە بەروبوومی خۆراکی کشت و کاڵیمان هەیە کە خۆی بۆ خۆی خۆڕسکە لە گوێز و لە بەڕوو لە بنێشت و لەو بەرامە کاڵ توانین بکەین بە کەرتێک کە سەرچاوەی یەکەم هەلی کاری خەڵک بێ دامەزران بە مەتاڵە نەمێنێ دوو ئەبێتە ئامانجێک بۆ دابینکردنی بژێوی خۆراکی ڕۆژانەی هاوڵاتیان بە دروستکردنی چەندین گەنجینە و مەخازنی بۆ بەڕەد و مەعامل و کارگەی پیشەسازی خۆراکی لەو فائزە خۆراکی کە ئێمە ساڵانە هەمانە لە میوە و لە سەوزە کە ساڵانە ئەبینی ترێ فڕێدرێت تەماتە فڕێدرێ و هەرزانی بە هەرزانە فرۆشتێ خاڵێکی تر جگەلەوە ئێمە ئەتوانین ئەمانە هەمووی ئەبێتە مایەکی مای گێڕانەوەی هەموو ئەو سەرمایە گەورەی کە چێتە دەرەوە بۆ دەروی هەرێم هەموو ئەمانە کە بجێڕینەوە توانین بڵین ئەم وەزارەتە ئەبێ بە وەزارەتێک کە سەرچاوەی داهاتە بێ سەرچاوی هەلی کارە بێ سەرچاوی گێرانەوەی سەرمایەکی گەورە ئەبێ بۆ ناو هەرێمی کوردستان و بۆ ناو ئەم وڵاتە و هەر ئەم قەیرانانەشمان بینیوە لە ڕابردووە بە تەجروبە پیاتێ پەڕیوین ئەتوانین بە سەریانە سەرکەین و ئاستەنگەکان لابەرین بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بتوانین دەستی وەبەرهێنەر کەرتی تایبەت ئیش لەسەر هەما ئیش لەسەر پاراستنی کەرتی کشت و کاڵ بکەین گەورەترین سەرمایە لەم وڵاتی ئێمە ئەوەیە کە بێ زەوی و ئاوی ئەم وڵاتە بپارێزین چیتر تەجاوز نەکرێتە سەری ڕێگە نەدەین بەوەی چیتر تەجاوز کرێتە سەر لە وەرگا و دارستان و پاوانەکان ڕێگە نەدەین چیتر تەجاوز کرێتە سەر زەوی کشت و کاڵەکان ڕێگە نەدەین چیتر تەجاوز کرێتە سەر ئاوی ژێرزەوی هەموو ئەمانە سەرمایەکی گەورە بۆ مناتۆ لە بەرنامەکە باسی ئەوە دەکەن کە بەشێک لە زەوی کشت و کاڵەکان لە مای ڕابردوودا لەلایەن وەزارەتی شارەوانی وە گەڕاوەتەوە بۆ وەکو سنووری بەلەدیە ئێوە چیتان کردو بۆ ئەوی دووبارە ئەم زەویانە بخەنەوە سەر بە وەزارەتی زراعە ئەم بابەتە ماوەیەک جێگەی مناقەشە گفتوگۆ بوو لە نێوان هەردوولا کێشەیەک ئەمەیەکە لە گرفتەکان بوو کە کاتی خۆی باسمان لەسەرەوە کرد کە تاوان خۆی بە یاسا زەوی ئەکوژێنرێتەوە ئیتفاقێت چکە لەگەڵ گەورە بوون و تەوسعکردنی شارەکانە پێویستی بە زەوی هەیە و زەوی ئەم وڵاتەش هەمووی سەوی وەزارەتی داراییە و حەقی تەسەڕوفی بۆ وەزارەتی کشت و کاڵ گەڕاوەتەوە وەزارەتی شارەوانیش داوا لە وەزارەتی کشت و کاڵەکە بۆی کە ئیتفای بۆ بکەی بە قانون هاتووە ئەمە بە قانونی عێراقی هاتووە لە ساڵ 1970 ئەمەی کە بەشێکی زۆر ئێمە بۆ خۆمان تاکو ئێستا لەگەڵ ئەوەین چیتر زەوی کشت و کاڵی و تەوسعی مدن بەرە و زەویە کشت و کاڵەکان نەبێ بەرەو سەویە ناوچە شاخاوێکان بێت و زەوی کشت و کاڵی چیتر نەکوژێنرێتەوە بۆ دروستکردنی کوتەلی کۆنکریتی و بیناسازی بەڕاستی ئەمەی کە کراوە لە ڕابردووە ئەمەی کە کراوە لە ڕابردووە بەشێکی زۆری ڕاستە لەوە چه زەوی کشت و کاڵی بردبێ وەڵا بە پێی یاسا کراوە چکە یاسایە ڕێگەی داوە لە تەوسعی شارەوانی ئێمە ئەتوانین بەڵێ هەرگەڕاوەتەوە بۆ وەزارەتی کشت و کاڵ تاکو ئێستا کوژانەوەی زەوی لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵەوە ئەکرێت بە ڕەزامەندی وەزارەتی کشت و کاڵ لە دوای کوژانەوە بە هەمان شێوە کە تۆ کوژانتەوە تاوان کوژانەوە چییە کوژانەوە بە قانونی 50 ساڵی 1970 دەکرێت ئەم کوژانەوە بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 1996 یاسای ژمارە 5 ساڵی 2007 بە یاسای ژمارە 3 ساڵی 1990 شارەوانەکان کە هەموار کراوە بە یاسای ژمارە 5 ساڵی 2007 بەم یاسایە شارەوانی داوا ئەکات لە وەزارەتی کشت و کاڵ لە کشت و کاڵ بۆەوەی کە زەوی بۆ بکوژێنرێتەوە بۆ یەکەی نیشتەجێ بێ بۆ مەبەستەکانی خەدەمات بێ بۆ هەر مەبەستی لەو مەبەستانە بێ کاتێک کە ئەکوژێنرێتەوە ڕەزامەندی وەزارەتی کشت و کاڵ وەرەگیرێت ئەچێتەوە بۆ وەزارەتی شارەوانی لە وەزارەتی شارەوانی بەپی ئەو سایت پلانێک کە ئەینێرێت بۆ وەزارەتی زراعە وەزارەتی زراعە لەسەر بنەمای ئەو سایت پلانە کوژانەوەی زەوی بۆ ئەکات زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار حەمە خەدر جێگری بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بیت زۆر سپاس بۆ بەڵێنتان بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکۆ بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک